سڵاوتان لێبێت وەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. لە خزمەتتانداین بۆ پێشکەشکردنی بەرنمەیەکی تایبەت. کۆڵبەر نیوز لە چەند ڕۆژی ڕابردوودا راپۆرتێکی لەسەر ماڵپەڕەکەی بڵاو کردەوە لەژێر ناوی کۆڵبەری توندوتیژی گولە و مەرگ. ئەمە سەردێڕی ئەو راپۆرتەیە کە کۆڵبەر نیوز ئامادەی کرا، واتە راپۆرتێک کە لە ساڵی 1403 تا دەستپێکی 1404 لەسەر بارودۆخی کۆڵبەران، کوژران و برینداربوونیان. لە بەرنامەی ئەمڕۆمەدا داوام کردووە لە هاوڕێهیوە ئەمانی ئەندامی دەستەی بەڕێبەراتی کۆڵبەر نیوز کە لەم بەرنامەیە بەشدار بێت و وەڵام بە چەند پرسیارێکمان بداتەوە. هیوادارمێ تا کۆتایی بینەر و بیسەری ئەم بەرنامەیە بوو. کاکی وام کاتت باش، سپاس بۆ ئامادەبوونت لەم بەرنامەیە. هاوڕێگوڵان سڵاو بۆ ئێوە، وەسڵاو بۆ هەموو هاوکارانت، وەسڵاوم هەیە بۆ بینەرانی بەڕێزی بەرنامەکەتان. زۆر سپاس بۆ بەشداریت. کاکیوە پێم باشە خۆتان ناوەرۆکی راپۆرتی کۆڵبەر نیوز یەک ساڵی ڕابردوو واتە 1402 تا 1403 و کۆتایی 1403 بۆ بینەرانمان باسکەن. ناوەرۆکی ئەو راپۆرتە چییە؟ کۆڵبەر نیوز وەکو نەریتێکی ساڵانە هەموو ساڵێک لەگەڵ نوێبوونەوەی ساڵی نوێی هەتاوی و ساڵی نوێی میلادی ئامارگەلێک بڵاو دەکاتەوە لە ڕێژەی کوژرا و برینداربوونی کۆڵبەران لە سنوورەکانی کوردستان. ئەم جارش بە بۆنەی کۆتایی هاتنی ساڵی 1403 هەتاوی ئامارێکی بڵاو کردەوە بە ناوی لەژێر ناوی کۆڵبەری توندوتیژی گولە و مەرگ کە تێیدا ئاماری کوژرا و برینداربوونی ساڵی ڕابردووی تێدا ئەژمار کراوە کەوتۆتە بەردیدەی خوێنەران. ئەوەی کە جێی ئاماژەیەوە گرنگە بگوترێت ئەوەیە کە لەم راپۆرتەدا ئەم راپۆرتە تەنیا هەوڵێک نییە بۆ تۆمارکردنی ئاماری گیان لە دەستدان و سەرکوتکردنی کۆڵبەران، بەڵکو بەڵگەیەکە لە ڕۆڵ و تێوەگلانی پێکاتە ئاڵۆزە سیاسی، ئابووری و جینایەتیەکان کە دەستیان هەیە لە دروستکردنی ئەم دیاردەنا مرۆڤانەیە. بۆیە ئەم راپۆرتە تەنها بەڵگەنامەیەک نییە لە سەرکوتکە بەسەر کۆڵبەراندا دێت، بەڵکو هەوڵێکە بۆ نوێنەرایەتیکردنی دەنگی بەرەنگاربوونەوەی ئەو کرێکارە بێنەوانەی کە لە دڵی تاریکاییدا هێشتا لە پێناو ڕزگاریدا هەنگاو دەنێن و بەرەنگار دەبنەوە. بۆیە ئێمە لەو ڕاستایەدا هەوڵ دەدەین کە دەنگ و ڕەنگی کۆڵبەران بە شێوەی ئامار بە گوێی ڕای گشتی لە کوردستان، ئێران و ناوچەکە و جیهان بگەێنین. و ئەوەی کە لەم راپۆرتەدا گرنگە ئەوەیە کە لە راپۆرتەدا باس لەوە کراوەکە لە کۆی گشتیدا 183 کۆڵبەر لە سنوورەکانی کوردستان، ئازەربایجان، ڕۆژاوە، کوردستان، کرماشان و ئیلام 183 کۆڵبەر کوژرا و بریندار بوون کە لەم ڕێژەیە 52 کۆڵبەریان کوژراون و 131 کۆڵبەریشیان بریندار بوون. و ئەوەی جێ ئاماژەیە کە ئەم ڕێژەیە ڕێژەی کوژراوەکان بە نسبەت ساڵانی ڕابردوو بەنسبەت پارەکە لە 118 زیادی کردووە. مەڵێ کاکی وایەوە لە راپۆرتەکە تان کردوەوە باسیەوەتان کردووە 18% ئەم راپۆرتەی ئەم ساڵ ئامارەکە زیاتر بووە، واتە ڕێژەی کوژران و برینداری کۆڵبەران لە یەک ساڵی ڕابردوودا زیاد بووە. پێتان وایە هۆکارەکەی چییە کە ڕێژەکە ئەوەندە زۆر بووە کە لە ساڵێکە 183 کۆڵبەر بریندار یا کوژراو بێت؟ بەڵێ، ئەوەی کە جێ ئاماژەیە لە چاو پارەکە ڕێژەی کوژرا و برینداربوونەکان کەمی کردووە. پارەکە کە ساڵی 1402 بوو 444 کۆڵبەر کوژرا و بریندار بوون، بەڵام ئەم ساڵ 183 کۆڵبەر کوژرا و بریندار. بەڵام ئەوەی کە جێی گرنگی و بایخپێدانە ئەوەیە کە ڕێژەی بەنسبەت ئەوەی کە ڕێژەی کوژرا و برینداربوونەکان کەمی کردووە، بەڵام ڕێژەی کوژراوەکان زیاترە. یعنی پارەکە لە کۆی 444 کۆڵبەر 44 کۆڵبەر تەنیا کوژراون، بەڵام ئەم ساڵ لە کۆی 183 کۆڵبەر 52 کۆڵبەر کوژراون کە ئەمە ئەو جەنایەتە نیشان دەدا کە کۆماری ئیسلامی هێزە سەرکوتگەرەکانی بەرامبەر بە کۆڵبەران لە ناوچە سنووریەکان نیشانی دەدا. و ئەوە دەرخەری ئەو ڕاستیەیە کە کۆماری ئیسلامی بە گولە، بە چەک، بە داپلۆسین، بە کوشت و کوشتار وەڵامی هەر جۆرە داخوازیەکی خەڵکی کوردستان
و بە تایبەتی بێنەواترین چینی دەداتەوە کە چینی کۆڵبەرانن. بۆیە ڕێژەکە بەو شێوەی کە باسم کرد لەگەڵەوەی کە لە ڕووی کەمیەتیەوە کەمی کردەوە، بەڵام چۆنایەتەکەی کە بریتە لە کوژرانی کۆڵبەران بەداخەوە زیادی کردەوە. بەڵێ کاکی وە لە ناو ئەو راپۆرتەی کۆڵبەر نیوزە کە لە چەند ڕۆژی ڕابردوو بڵاوەوە 6% ئاماری منداڵانێکە کە تەمەنیان ژێر 18 ساڵە، واتە منداڵانیش بەشدارن لە کۆڵبەریدا، بەجێگەی ئەوەی کە ئێستا بێ لە قوتابخانە بن دەرس خوێنن بڕۆن بە دوایەوەی کە سەوادی خۆیان زۆرتر بکەن، بەڵام ڕوویان کرسە کۆڵبەری. پێتان وایە هۆکارێکی بەشێکی ئەوەیە کە بەشێ لە منداڵانە خۆیان منداڵی کۆڵبەران کە دوایەوەی کە باوکیان دەکوژێ یامە و کەسەی کە ناناوەری بنەماڵەکانە دەکوژێ ئەوانیش ڕووەکەنەوە، یام هەر منداڵانێکن کە مەجبورن ڕووبکەنە کۆڵبەری؟ ئەو ئاماژەیە کە داتان زۆر دروستە. بەشێکی زۆری ئەو کەسانی کە کۆڵبەری دەکەن چ لە منداڵ چە تەمەنەکانی تر، بریتین لەو کەسانەی کە بداخەوە یەکێک لە ئەندامانی بنەماڵەیان لە ساڵانی ڕابردوو بریندار بوون، یان بە جۆرێک ئەندامێکی لەشیان لەدەستداوە یا کوژراون تەنانەت، و نانهێنەرەوەی ماڵ یا ئەو کەسێک کە بژیوی ژیانی لەسەرشان بووە، پەیداکردنی بژیوی ژیانی لەسەرشان بووە، ئەو ئەرکە ناتوانێت جێبەجێ بکە یا نەماوە کە جێبەجێ بکە، بۆی ئەوان جێ پێی دەنێنە جێ پێیەکانی و ئەوان دێنە ئەو کاروانەوە و بەردەوام دەبن. بەڵام بەشێکی تری مەسەلەکە بریتە لەو کێشە ئابووریە قورسەی کە کۆمەڵگەی ئێران و بە تایبەتی کوردستان بە بۆنەی ئەو ئستعمارە گەورەیە و ئەو چاولێکردنە ئەمنیەتی کە کۆماری ئیسلامی بۆ کوردستان هەیەتی بەسەر کۆمەلگادا زاڵە. ئەنی وەختێک فشاری کۆمەڵایەتی، فشاری ئابووری بەڕادەیەک دەگا کە کرێکارێک مەجبورە سێ کار بکە لە ڕۆژدا بۆی کە بتوانێ کرێی ماڵەکەی بدا، بۆی کە بتوانێ منداڵەکەی بنێرێتە مەدرسە یا بینێرێتە زانکۆ و بژیوی ژیانی خۆیان تەمین بکە، ئەگەر کەسێک بنەماڵەیەک لە کوردستان لە ناوچە سنووریەکاندا بژیوە هیچ مەجالێک نەبێ بۆ ئەوەی کە کار بکە وەکو خەڵکی دیکە، مەجبورە بۆ پەیداکردنی بژیوی ژیانی، نەک بۆ چوونە مەدرسە یا بۆ چوونە دانیشگا، بەڵکو بۆ پەیداکردنی تەنانەت بژیوی ژیان. وەختێک تمەن و ڕیال بەرامبەر بە دۆلار هێندە ئاستەکەی نزم دەبێتەوە، هەموو پێداویستیەکانی ژیان بەڕادەیەک دەچنە سەرەوە کە خەڵک توانای کڕینی نییە، خەڵک مەجبورە لەو ناوچانە پەنابەرێتە بەر کۆڵبەری و پەیداکردنی بژیوی ژیان، و منداڵانیش لەو چەرخەیە بێبەهرە و بەداخەوە پەلکێش دەکرێن لەگەڵ ئەوەی کە ناخوازن بچنە ئەو کارە، بەڵام مەجبورن و بەداخەوە زۆر جار بریندار دەبن یان دەکوژێن، یان وەک بینیومانە چەندین نمونەکە لە سەرمادا لە نێو بەفر و لە نێو ڕنوودا ڕقەڵات. بەڵێ زۆر جاریش بەدەستی دەڵاڵانی ئەو کاڵا قاچاقانە ئەچەوسێنرێنەوە ئەو منداڵانە، چون ناتوانن لە خۆیان دفاعکەن لەلایەن ئەو دەڵاڵانەوە پارەکەیان ئەبرێت. کاکیوە ئێوە وەکو کۆڵبەر نیوز زۆر هەمیشە هەوڵەدان کە هەواڵەکانی کۆڵبەران بەتایبەت کۆڵبەران و سوختبەران بڵاو بکەنەوە لە ماڵپەڕەکەی خۆتاندا. ئایا هیچ ئامارێک هەیە کە یام هیچ شتێکی فەرمی هەیە لە بەردەستی ئەوەدا کە ئەو بنەماڵانەی کە لەلایەن کۆماری ئیسلامیەوە تەقە لە کەسەکەیان دەکرێت، وەکو کەسێک کە لە کۆڵبەریدا لە تەتە لە ئەورامان دەکوژرێت، هیچ بەڵگەیەک هەیە کە کۆماری ئیسلامی ئەمە بگرێتە ئەو دەوە خەسارێک بەم بنەماڵانە بدات؟ نەبەداخەوە کۆماری ئیسلامی تەنانەت خۆی بە بەرپرس نازانێت لە ئەو تەقانی تەنانەت دیکەوە بواگەداریتان تەنانەت لە زۆر جار پوڵی فیشەکی کە بەری کۆڵبەرەکە کەوتووەشی لە بنەماڵەکەی ساندۆتەوە. بۆیە زۆر جار ئەو کۆڵبەرانی کە بریندار دەکرێت لە ترسی گرتن، لە ترسی ئەشکەنجەوە، لە ترسی ئازاردانی سەرکوتگەرەکانی کۆماری ئیسلامی تەنانەت لە خۆیان ڕنابینن کە بچنە خەستەخانەکان و تیمار وەربگرن لەوێ. بۆیە زۆر جار ئەو کۆڵبەرانە کە بریندار دەکرێن لە چوزام لەو شوێنانەی کە کەس بەخۆبەخە ژیان بە جۆرێک لە ماڵەوە تیمار دەکرێن، بەڵامی دەری کەسێک کە ئەگەر برینەکەی بگاتە ڕادیە کە چارەسەر نەکرێ بەداخەوە بیان ببرێن لە بیمارستان و نەخۆشخانەکان، بەڵام دواتر لێپرسینەوەیان لێ دەکرێەوە، بە تایبەتی ئەگەر هەواڵەکانیان گەیشت بێتە
کۆڵبەر نیوز یا ڕاگەیاندەکانی دیکە حتمما لێپرسینەوەیان لێ دەکەن چێ ڕسم و ئەکسوشتەکانی نردون، چێ مشخەساتی نردون و هەموو ئەوانە دەبێتەوەی ئەوەی کە فشاریان بۆ بێت. بۆیە کۆماری ئیسلامی نەک خۆی بە دەربەست نازانێت لە مەسلەیە بەرک و خۆی ئەوان بە قەرزدار دەزانێت، ینی خەڵکێک کە دەکوژرێن بریندار دەبن لە بەرابەر کۆماری ئیسلامیدا قەرزدارن و لەگەڵ ئەوەی کە گیان و خوێن دەدەن، بەڵام دەبێت دواتریش لە مەباقی بەرپرسیارەتەکانی دیکە واستۆ بگرن. بەڵای کاکی وا زۆر سپاس بۆ ئامادەبوونێت. پرسیارەکانی من کۆتایی پێهات ئەگەر خۆتان پێتان وایە شتێک هەیە کە ئاماژەتان پێ نەکردووە لەسەر راپۆرتەکەی کۆڵبەر نیوز فەرموون. من پێم وایە ئاماژەم پێداوە، بەڵام شتێک کە جێی لەوانەیە ئاماژە بێ ئەوە وەیە کە بۆچی ڕێژەی کوژرا و بریندارەکان لە چاو پارەکە یا پێرارەکە کەمتر بۆتەوە. ئەوەی کە جێی ئاماژەی ئەوەی کە کۆڵبەری بەردەوامە، بەڵام کوشت و کوشتاری کۆڵبەرانیان ئەو وەحشیگەری کۆماری ئیسلامی بەڕادەیە کەمتر بۆتەوە. هۆکارەکەشی بە نوعێک کەمبوونەوەی یان گۆڕینی تاکتیکی شۆڕشی ژینایە. کۆماری ئیسلامی لە سەروبەندی شۆڕشی ژینادا لە کوردستان، لە شارەکان، لە دێهاتەکان زۆر بێت بە درەندانشترین شێوە خەڵکی دەکوشت، خۆڵکی چاوترسیان دەکرد و کۆڵبەرانیش بەشێک بوون لەو چاوترسنکردنە. و ئێمە ساڵی پارکە 444 کۆڵبەرمان کوژرا لە نیوەی دووەمی ساڵی پاردا ئەو ڕووداوە ڕوویدا و بەشێکی کەوتە دوای مەسلەی ساڵیادی ژینا یان احتسابات و مانگرتنەکان و هەموو ئەوانە ئەوەی دەرخست کە کۆماری ئیسلامی بە هەموو جۆرێک دەیەوێت خەڵکی کوردستان چاوترسێن بکات و بۆیە ڕێژەکان ئێستا وردە بەرەوە کەمتر دەبێتەوە. بەڵام ئەوە هیچ لەوە ناشاردرێتەوە کە کۆماری ئیسلامی هەر بەو 52 کۆڵبەرەی کە لە 1970 کۆڵبەرە کوژراوە بریندارەکان ئێمە دەیبینین نیشانەدا کە درەندەی و وەحشیگەری کۆماری ئیسلامی ڕادە و سنووری نییە و بێبەزەیانە خەریکی ئەو کارەیە. بەڵای کاکی وا زۆر سپاس بۆ ئامادەبوونێت لەم بەرنامە تایبەتە. سپاس بۆ ئێوە و دەست و چاوتان خۆش. زۆر سپاس. زۆر سپاس. جارێکی تر سپاس بۆ کاکی وا ئامانی ئەنجامی دەستەی بەڕێوەبەرەتی کۆڵبەر نیوز کە لەم بەرنامە تایبەتە کە سەبارەت بوو بە راپۆرتی یەک ساڵی ڕابردووی کۆڵبەر نیوز ئامادە بوو. بینەرانی خۆشەویست، سپاس بۆ ئێوەش کە تا کۆتایی بینەر و بیسەری ئەم بەرنامەیە بوون. هەر بژین بە شادی.